ئایزان بەردەوام دەبین تۆری سێمی گفتوگۆکانمان باس لەو کۆنفرانس دەکەین کەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت دیارە ڕێکخراوی چەپک بۆ گەشەپێدانی مرۆیی زنجیرە کۆنفرانسێک لە ژێرناوی خۆکوشتن و لە ژێرناوی کوشتن و خۆکوژی و لێکەوتەکانی ڕێک دەخات بە چاودێری وەزیری کاروباری کۆمەڵایەتی و هەروەها ئامادەبوونی چەند لایەنێکی پەیوەندیدار لەم کۆنفرانسدا دەپرسین ئامانج لەم کۆنفرانسە چیە هۆکاری کۆبوونەوەی تەواوی لایەنە پەیوەندیداریەکان و بە میدیاشدا لەم کۆنفرانسە کە بەشدار دەبن چی دەبێت و چۆن هەوڵ بۆ کەمکردنەوەی ئەم خۆکوژی و خۆکوشتنە دەدەن یاخود کوشتنە دەدەن و واروەها لێکەوتەکانی لە ئێستادا بە تایبەتی کاتێک لە میدیادا بڵاو دەکرێتەوە لەسەر هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چی دەبێت و هۆشیاریەکان بۆ کەمکردنەوەی ئەم بابەتە چی دەبێت میوانداری زۆر بەڕێز شاخەوان ئەکرەم بەڕێوبەری ڕێکخراوی چەپکمان کردو کە لە ستۆری بەیانی کوردستان نیوز لە ئێستادا میوانە سپاس بۆ ئامادەبوون کاک شاخەوان بە خێراتی زۆر سپاس دیارە ئەم کۆنفرانسە لە ژێرناوی کوشتن و خۆکوژی و هەروەها لێکەوتەکانی بەڕێوە دەچێت لە ئێستادا قسەکردن لەسەر بابەتێکی ئاوا و زنجیرە کۆنفرانسێک بۆ ئەم بابەتە گرنگیەکەی لە چیدایە؟ گرنگی لەوەیە کە ئێمە بتوانین خەڵک وشیار بکەینەوە زیاتر چونکە بەڕاستی لە حاڵەتەوە بۆ بە دیاردا لە تەواوی هەرێمی کوردستان خۆکوشتن و زائیدەن خۆکوژی لە زیادبوونە بۆ پێی کە ئامارەکان هەیە بەڵام ئامارەکان ڕناگەێنین و ڕای ناگەێنین لەبەر چەند حاڵەتێکی تایبەت و دیارە ئێمە و ڕێکخراوی چەپک بۆ گەشەپێدانی مرۆیی لە 11/8 لە باڵەخانەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە چاودێری بەڕێز کوێستان خان وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەم کۆنفرانسەمان ئەنجامدا دیارە وەزارەتی کۆمەڵایەتیش کە نیگەرانە لەوەی کە ئەم حاڵەتانە هەیە و ئێمەژ و ڕێکخراوی چەپک نیگەرانین بۆیە ئەمانوێ بە ئەرکی خۆمان هەستین خەڵک وشیارکەینەوە لەوەی کە ئەم حاڵەتانە هەیە کەمیکەینەوە. باشە لە ئێستادا لایەنە پەیوەندیدارەکان هەروەها میدیا چەند دادوەرێکی بەڕێز لەم کۆنفرانسەدا وا بڕیارە میوان بن هۆکاری ئەوەی چیە کە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان لەم کۆنفرانسەدا بەشدار بن؟ دیارە کۆمەڵی فراخ هەیە بۆیە هاوڵاتی ئەکوژرێت بۆیە ئەوە هاوڵاتیش خۆی ئەکوژێت پەنا بە خۆکوشتن ئەبات. دیارە ئەو هۆکارانەی کە پاڵ بە ئەمانەوە ئەنێت یەکەمیان ئەتوانم باز لەوە بکەم کە لە هەموو تەواوی دنیا کوشتن و خۆکوژی هەیە بەڵام ناکرێت لە هەرێمی کوردستان کە چەند حاڵەتێک هەیە میدیا بەو شێوازە گەورەی بکات تاکو خەڵک فێرکا کە بەڵێ حاڵەتی کوشتن و خۆکوژی هەیە و خەڵکی زیاتر پەنا بۆ لە بەسیترین ئەو پاڵەپەستویانەی کە لەسەر دەرونی هەیە جا بۆیە من باز لەوەکەم کە لە هۆڵندا هیچ حیزب و لایەنێکی سیاسی کە من خۆم لەوێ ئێژیم خاوەنی کەناڵی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە نییە لێرە بەو پێیەی کە لە هەرێمی کوردستان کەناڵ و ڕۆژنامە و ڕادیۆیەکی زۆر هەیە و ئەم جۆرە حاڵەتانە دروست ئەبێت زیاتر تووشخەی پێوەکەن زیاتر پەرش و بڵاوێکن کە وا لە خەڵکەکەن کە دیاردەکە زۆرترە بەڵێ ئێستا هەیە لە چاوجاران زۆرتر بووە لە تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئەمانەوێت باز لەوە بکەین کە هەیە و ئەمانەوێت کەمتریکەینەوە بۆچی وە چۆنی ئێمە کو ڕێکخراوەکەمان ئەستاین بۆی کە لەگەڵ دادگان قسەمان کردو بە خۆشحاڵیەوە دادوەرە بەڕێزەکان لەگەڵمان ئامادەن و لایانی پەیوەندیدا لەگەڵمان ئامادەیە کە بەڕێوەبەراتی پۆلیسەکانە و لایانی پەیوەندیداری ڕۆشنگەریش لەگەڵمانە ئامادەیە و کەناڵەکانیش بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو ئەو کۆنفرانس ئەو پرۆگرامانی ئێمە ئەکەن بۆیە دیارە هەموو لایەک مشتاقی ئەوەیە کە ئەم حاڵەتانە کەم بێتەوە بە هیواین هیچ کەسێک پەنا نەباتە بەر خۆکوشتن و خۆکوژی و بەداخەوە لەم کاتەیە لە هەرێمی کوردستان هەم کەس خاوەنی چەکە لە ماڵەوە ئەم چەکەڵگرتنە بۆی کە حاڵەتەکان زیاتر بێت جا بۆی ئەتوانین بڵین هەموو لایەک خەتابارە بەوەی کە خۆکوژی خۆکوشتن هەیە لە هەرێمی کوردستان. باشە ئەو بابەتانی کە بەوردی لە زنجیرە کۆنفرانسەکاندا باسی لەسەر دەکرێت خۆیان لە چیدا دەبینەوە تەوەرەکانی چی دەبن؟ لە دوو بڕگە پێگێت بڕگەی یەکەمیان چەند بەڕێزێک وتاری تایبەتی ئەبێت بڕگەی دووەمیان یەک کاتژمێر گفتوگۆی کراوەیە ڕاگەاندنی ئێمە لەگەڵ بەڕێز دادوەر و لەگەڵ چەند مامۆستایشی ئاینی و لەگەڵ چەند بەڕێوەبەراتێکی پۆلیس کە ئامادا بن لە کۆنفرانسەکە گفتوگوی تایبەتیان لەگەڵەکرێت دەربارەی ئەو حاڵەتانی کە هەیە خۆیان ئاماژەی پێیان کە هەیە و باس لەوەش ئەکەن کە کەمیکەینەوە و چی بکەین کەمیکەینەوە وەزائیدەن میوانێکی زۆرمان داوت کردو بۆی بەشداری کۆنفرانسەکە لە لایەن پەیوەندیدارەکانی وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان و کۆمەڵە شوێنی تایبەت بە بوارەکە بۆیە ئەوانیشمان داوت کردووە لەبەرەوەی
لانە پەیوەنددارەکانی تایبەت بە میدیاش ئەوانیش گرنگە چکە زۆر کەناڵ هەیە بە شێوازە لە شێوازەکان ئەم حاڵەتانە بەڵێ زیاتر گەورە ئەکات. دیارە باست لەوە کرد کە بەشێکی گفتوگۆیەکی کراوە دەبێت کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردە دەبێت وەکو ڕێکخراو دواتر چۆن کار لەسەر ئەم پێشنیار و ڕاستپاردە دەکەن بۆ کەمکردنەوەی خۆکوژی و خۆکوشتن و هەروەها کوشتنی هاوڵاتیان. بەڵێ دیارێک ئێمەڵێن بە چاودێری وەزیری کاروباری کۆمەڵایەتیە خۆی بە تایبەت نوێنەری ئامادە کردووە و ڕایس پاردووە کە بەشداری ئەم کۆنفرانسانەی ئێمەکە لە تاوی شار و شارچەکانی هەرێمی کوردستان لەژێر چاودێری بەڕێزیانە سوپاس دەکەین بە خۆشحاڵیەوە و ئێمە خۆمان لەگەڵی دانیشتوین لە هەولێر تەواوی ڕاستپاردەکان ئێمە بە نووسراوێکی ڕسمی کە لە کۆنفرانسەکانی هەولێر و سلێمانی و شارەکانی تر بەردەستمانەکەوێت پێشکەشی جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیەکەین و ئەوانش دیارە بە حورمەت و بەڕێزەوە ئەڕوانە ئەو کۆنفرانسانی کە ئێمە ئەنجامان داوە و بەدەر لە وەزاری کاروباری کۆمەڵایەتی ئاڕاستی وەزارەتی ناوخۆلانی پەیوەنددارەکانی شەکەین. باشە ئەمەوێت جگە لە کۆنفرانسەکە ئەم بابەتە پرسیار بکەم لە بینی ڕێکخراوەکان و بەتایبەتی و ڕێکخراوانێکی لە ئێستادا کار بۆ لایەنە کۆمەڵایەتیەکە و مافی مرۆڤ و برەو بەشبردننی کۆمەڵگە دەکەن پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە چه ئاستێکدا بەتایبەتی بۆ هەندێک بابەت کە لە ناو کۆمەڵگەدا نەخوازراوە. بڵێ دیارە هەر ڕێکخراوی بەپێی پەیڕۆ و پرۆگرام و ئامانجی خۆی ئیشەکات و ئەکرێ بڵێم زۆر ڕێکخراویش لە کاری ڕێکخراوی خۆی لایەوە ئیشی تر ئەکات و یان هاوکاری مادی نییە بۆی بتوانێت ئەو پرۆگرامانی خۆی پێشکەشکات یان سستە یاخود کۆمەڵێک شتی زۆر لاوەکیە کات و ڕێکخراوی زۆر باشیش هەیە لە هەرێمی کوردستان کە شوێندەستیان دیار و ئیشیان کردووە هەموو لایەک جێگەی ڕێزن بەڵام ئێمە و ڕێکخراوەکەی خۆمان ئەمانەوێت زیاتر ئیش لەسەر کاری ڕۆشنگەری و ڕۆشنبیری و کاری فەلسەفی بکەین و ئەو شتە تایبەتانەی کە ڕۆژ لە هەرێمی کوردستان یەتە بەردەم هاونیشتیمانیانمان نەک لە کوردستان لە ئەوروپاش ئێمە لە دەریشەوە ئۆفیسمان هەیە بۆیە ئێمە ئەمانەوێت تێکەڵا و زادەی هاونیشتیمانیانی خۆمان بین و لە هەر حاڵەتێکە بزانی هەر دیاردەیەکەیە یان هەر ڕێگری و هەر کێشێکێتە بەردەمی هاونیشتیمانانی خۆمان ئێمە یێنی دەنگ چونکە کاری ڕێکخراوەیی بەجددی ئەوە کاری ڕێکخراوەیە تۆ نەوەکو بێدەنگبی و لە دوورەوە سیرکەی و چاوەڕێی ڕێکخراوەکانی ترکەین جا بۆیە پێم خۆشە تەواوی ڕێکخراوەکانی کوردستان و تەواوی میدیاکانی کوردستان چونکە ئەم دوو بەشە میدیا و ڕێکخراو تەواوکەری یەکن ئەتوان خەڵک وشارکەنەوە کاری سەرشی ئەم دوو شوێنە تایبەتەیە. باش لە ئێستادا بۆ کەمکردنەوەی دیاردەی با بڵێن کوشتن و خۆکوژی یەکێک لە هەنگاوەکان و بەتایبەتر لەم کۆنفرانسەیە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە هەنگاوەکان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە چ ڕێگەیەکەوە دەبن لەو ڕێگەوەی ئەبێ کە ئێمە بەدەر لەم کۆنفرانسانە کۆمەڵێک ڕێنمایی تایبەتمان هەیە کە لە ڕۆژانی داهاتوو ئێمە ئاماژەی پێەکەین وەزایدان ئەم کۆنفرانسانە کە خۆیان ڕوئە لە هۆڵەکە تەواوی کە کەناڵە میدیاکانمان بانگێش کردووە لای خۆیانەوە نمایشی ئەەکەن کە ئەمڕۆ لەم هۆڵە ئەم کۆمەڵە بەڕێزە دەرباری ئەم کۆنفرانسە قسەیان کردووە ئەم دیاردە هەیە بۆی هەر کەناڵێکیش بەشی خۆی بینەر و بەشی خۆی جمهوری تایبەتی خۆی هەیە بۆیە ئەتوانین بڵێن کاریگەری خۆی ئەبێت و تاکو ئەم جۆرە کۆنفرانسانە بەردەوامی خۆی هەبێت گرنگی تایبەتی هەیە بەڵام ئەگەر قسە لەسەر ئەم شتانە نەکرێ و لە حاڵەتەوە بووێ بە دیاردەیەکی زۆر ئەمە تەشەنە ئەکات جا بۆیە گرنگی تایبەتی خۆی هەیە کە لانی پەیوەندیدار ئاگدارکەینەوە بۆ چەکە فرۆشترێ بۆ ئەم گەس خاوەنی چەکە بۆ خەڵک ئەکوژرێ بۆ کوشتن هەیە ئەمە ئەبێ قسەی لەسەر بکرێ بەجددی و هەموو لایەکیش بە مافی خۆی زانێ قسەی لەسەرکە و ئێمەش ڕێکخراوەکان مافی خۆمان نەزانین و هیچ شتێکیش ناکەین کە دژی یاسابێ ئەمە لەگەڵ یاساین چکە یاسا بێ سەروەر بێ باشە بۆ بە دوواداچوونەکانتان تایبەت بە خۆکوشتن و خۆکژی لە ئێستادا با بڵێن بۆشایی یاسایی ئەو جێبەجێنەکردانی کە تایبەتە بە یاساوە بە تایبەت بۆ وەکو باست کرد بەکارێنانی جەنگ چەک تا چەندێک هۆکار بۆ کوشتنی زیاتر خۆکوژی زیاتر. ئێمە لە کۆنفرانسەکەی هەولێر دەرئەنجاممان بۆ دەرکەوت کە دادوەرە بەڕێزەکە و سەرۆکی بەشی کۆمەڵناسی و کۆمەڵی کەسی تر مناقەشەیان کرد لەسەر ئەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە دەرئەنجام بۆمان دەرکەوت کە بەڵێ دیاردەی چەقەڵگرتن هەیە چەقەڵگرتنی بێمۆڵەتێکی زۆر
و ڕێشی لە ناگیرێت و زائیدەن کەناڵ ڕاگەیانەکانیش خەتابارن دەربارەی دادوەرە بەڕێزەکان ئاماژەیان بێەوە لە هەولێر باشە لەبەرەوەی کە ئەم کۆمەڵە حاڵەتی کە ڕوویاوە زۆر گەورەی ئەەکەن دەکرێت بڵێ بەشێک لە ڕاگەیاندنەکان خەڵک جمهورەکانیان ئەو کەسانی کە لە سوشال میدیان ئەم دیاردانە ئەمانە ئەبینن ئەینا ئارامتر ئەبن ئەیانۆ نیشتیمان بەجێ بێڵن حەزیان لە ژیان نامێنێ جا بۆیە داواکاری ئێمە و کوڕێکخراوی چەپەک داوا لە کەناڵەکانەکەین کە بە شێوازێکی ئارام بە شێوازێکی زۆر تایبەت بە شێوازێکی زۆر حساس لەگەڵ مامەڵەی کوشتن و خۆکوژی لای خۆیان نمایشیکەن لەمن لە ئەوروپا خۆ دیارەکان هەیە بەڵام کەناڵ ئەلان بۆ شێوازی لە کوردستان کە هەیە و ئاماژەی پێ نایەوە گەورەی کات تەنانە لە کوردستان زۆر حاڵەتە بێت هەر دەموچاوی کەسەکەی کە کۆمەڵی فیشکی پێ یان کوژراوە یان خۆی کوشتووە یان خۆی هەڵواسیوە یەکسە بڵاوێکەنەوە بێ هیچ سانسۆرێک ئەمەمان بەڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر نەشازە ئەمە خەڵک بیبینێت باری دەرونی تێگەچێت بەدڵنیاییەوە بۆیە ئەبێ سوشال میدیا ئەبێ میدیا زۆر بە ئارامی زۆر بە جوانی مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە بکەن لەگەڵ ئەوە شادەکرێ بڵین بەشێک لە میدیا هەمویان بە یەکجار بۆ شێوەیە ڕووماڵی ئەم بابەتە ناکەن بەشێک لە میدیا ڕەنگە نابەرپرسانە مامەڵ لەگەڵ ئەم ڕووداوان بکەن بەشێکی دیکە بابەتەکە وەک خۆی بگەێنن لەو حاڵەتەدا وەزارەتی ڕۆشنبیری ئامادەیە بە تایبەتی کە فۆکسەکەی بەڕێستان زۆر هەستەکەم لەسەر میدیا بێکە ئەم بابەتانە دەگوازێتەوە وەزارەتی ڕۆشنبیری ئامادەیە بۆ ئەوەی کە لە ڕووی میدیاییەوە چۆن کار لەسەر ئەم بابەتە بکات ئێمە قسەمان لەگەڵ هەموو لایە کردووە هەموو لایەکیش ئامادەن هەم جوێن لە کۆنفرانسەکە بگرن هەمیش دەرئەنجامەکان قبولکەن چونکە دواتر دەرئەنجامەکان ئێمە کوڕێکخراوی چەپەکی ئەلانی ناکەین و ئاماژەی پێ نایەن دادوەرە بەڕێزەکان میوانە بەڕێزەکان ئەو کەسانی کە لە ناو هۆڵەکان خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی تایبەتمەند بە بوارەکە مناقەشەی لێوە ئەکرێت ئەوە دەرئەنجامی کۆنفرانسەکەی و دوجار دەرئەنجامی ژەبێ هەموو لای قبولی کات و باز لەوە ناکەم لە تەواوی میدیا بەڵێ کۆمەڵی میدیای زۆر باشی ڕێکوپێکەوە کورسات و کۆمەڵە شوێنی تر کە بە حساسەوە مامەڵە لەگەڵەوە ناکەم بەڵام سوشیال میدیا زۆر بە خراپی مامەڵاکات بەڵێ یەک کۆتا پرسیار ئەمە لە سلێمانیە و هەوڵەدەن لە داهاتوودا لە چەندێکی شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەم کۆنفرانسە بەڕێوە بچێت 11 لە پایتەختی کوردستان لە هەولێر کردمان ئەمڕۆ لە شاری سلێمانیە و بەنیازین بچینە شارەکانی تر بچینە قەزانەحەکانی تر تا بتوانین خەڵک وشار بکەینەوە و ئەو خەڵکە تایبەتمەندەی بە بوارەکە هەیە هەمیان کۆ بکەینەوە مناقەشەی لەسەر بکەین بەڵێ زۆر سپاس بۆ